ئیتر نوێژکردن پەیوەندی نێوان بەندە و پەروەردیگارە. مرۆڤ ئەگەر هات و نوێژی نەکرد، نوێژی ئەنجام نەدا، هیچ پەیوەندیەک لە نێوان پەروەردیگار و ئەو بەندەیە نامێنێتەوە. نوێکردنەوەی مەحەبەت و مەرحەمەتی نێوان بەندە و پەروەردیگارە. رب العالمین لە قورئانی پیرۆزدا لە سوورەی مەڕیەمدا لە ئایەتی 59 ئەفەرمێ: فخلف من بعدهم خلف أضاعوا الصلاة واتبعوا الشهوات فسوف يلقون غيا. رب العالمين أفرمي لدواي پاشینە چاکەکان کاتێکەوە ڕۆیشتن پاشینەیەکی خراپ، خەڵکانێکی خراپ، جێگرەوەیەکی خراپ هاتنە شوێنیان. ئەو مرۆڤە خراپانە صیفەتیان چی بوو؟ رب العالمین ئەفەرمێ نوێژەکانیان ئەفەوتاند، گرنگیان بە نوێژ نەئەدا و بەدوای ئارەزوەکانی خۆیان ئەکەوتن. ئەو جۆرە کەسانە لە داهاتووە لەمەودووە بەدبەخت و بێمراد و ژیانتاڵ و بێحاڵ ئەبن. رب العالمین سزایان ئەدا. ئەوانەی کە نوێژ ناکەن واز لە نوێژ ئەهێنن و ئەوانەی کە بەدوای ئارەزوەکانی خۆیان ئەکەون پەروەردیگار تێکەڵکێشی کردووە. واتە هەچ کەسێک ئەگەر هات و نوێژی نەکرد، وازی لە نوێژ هێنا، بەدوای ئارەزوە خراپەکانی خۆشی ئەکەوێ، هەموو کارێکی خراپی لێ ئەوەشێتەوە. وە کەسێکیش ئەگەر بەدوای ئارەزوە خراپەکانی خۆی کەوت، ئیتر وای لێ دێ تەمبەڵی ئەکا، سستی ئەکا، جارێک بە بیانووی کارەوە، جارێک بە بیانووی سەفەرەوە، جارێک بە بیانووی تاقەتم نییە و سەرمایە و گەرمایە، نوێژەکانی تەخیرەکە یان نایکا تا لە کۆتایی ئابێ بە تاریک و سەڵات. ئیتر وای لێ دێ ئەو کەسەی کە نوێژ ناکە پەیمان تازە ناکەتەوە لەگەڵ پەروەردیگاری خۆی، و ئەوەیشی کە بەدوای ئارەزوەکانی خۆی ئەکەوێ، چی لایەنی جەستەیی بێ، چی لایەنی ڕۆحی بێ، لایەنی تاک بێ، لایەنی خێزان بێ، لایەنی کۆمەلگا بێ، ئەو کەسە بەرەو هەموو لادانێک و هەڵدێرانێک ئەڕوا. ئەوە لە دنیایە. لە قیامەتیشا پەروەردیگار سزایان ئەدا بە دۆزەخ. رب العالمین ئەفەرمێ فسوف يلقون غيا. اینجا وأخرج البخاري في تاريخه عن عائشة في قوله غيا قالت نهر في جهنم. إمام بخاري لتاريخ كي خويا لدايك من عائشة بومان إهني لباري أويك پروردگار فرمي لداهاتوا لقيامتا أو كسانا غيان بوهيا أفرمي غيا رباريك لدوزخ، رباريك لآقري جهنم. ئەو جۆرە کەسانەی کە نوێژ ناکەن، یاخود هێندێ نوێژەکەن هێندێ ناکەن، پەروەردیگار ئەیان خاتە نێو ئەو ڕووبارەی دۆزەخەوە کە هەرچیەکی چێم و زوخا و پیسی و پەڵۆخی خەڵکی دۆزەخە ئەهێتە نێو ئەو ڕووبارە، ئەبێ لە نێو ئەو ڕووبارەدا سزا بکێشێ. رب العالمین ئەفەرمێ لە ئایەتی دواییە، لە ئایەتی 6 لە سوورەی مەریەمە ئەفەرمێ إلا من تاب وآمن وعمل صالحا فأولئك يدخلون الجنة ولا يظلمون شيئا. پەروەردیگارە فەرمێ ئیلا ئەگەر کەسێ تەوبە بکە و ئیمان بێنێتەوە و کردەوەی چاکە، ئەو جۆرە کەسانە پەروەردیگار ئەیان خاتە بەهەشتەوە و هیچ زوڵم و ستەمێکیان لێ ناکرێ، پاداشتەکانیان زایە نابێ.